زۆر کەسێ لە توالێت زۆر دەمێنێتەوە وا دەزانین چایخانێ یان بۆ نمونە موبایل بەکاردێنیان جگەرە دەکێشێ ئایا ئەمە کاریگەری هەیە لە سەرمایه‌سیری خۆی ئاخر ئەوەش هۆکاریە ینی لەبەرچی زۆر ینی لە توالێت دادەنیشێ لەوانەیە و کەسە هەر لە ئەساس و خۆی قەبزە کە قەبزە ئەو پیسایە بە ئیسراحەت ناکە ئەوە دەکات زۆرتر دانیشێ ئەنجا لێرە ئەو نەخۆشە دەبێت ڕێنمایی بدەینێ لە حالەتێک کە نەخۆش کە تووشی قەبزی دەبێ ئەگەر دانیش زۆر فکر لە حاڵەتەکەی بکاتەوە زۆر زەخت بکە فشار بکە ئەوە خراپە ینی وە دەکا زیاتر کۆمی تەسکتەوە چەند ئەو زەخت بە فکری لەسەر بێ زیاتر زەخت دەکا زیاتر زەخت دەکا فشار لەناو ئۆبۆڕی خوێنانە زۆر دەبێت دەبتەوەی مایەسیری و هەروە شەقبوونی کۆمیش شەقبوونی کۆم کە لەبەرەوەی کە مول و لە وردەکان خوێن باش بۆ ماسوولکەکان ناڕوە بۆ ئەو پیستەی ناوە هەیە کە خوێن نەڕوە تووشی حالەتی نیکرۆسس دەبی خێنی بۆ ناڕۆ شەق دەبێ ینی ئەو زۆر خراپە لەو حالەتە ئێمە نەسیحەتی نەخۆش دەکەین ینی لە حالەتێک ئەنجە لە ساڵانی پێشتر بڵێن 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ پێشستا ئەمە لە کتێبەکانی نەشتەرگەری دەماندیت و دەما خوێندەوە کە ئەو کاتێکمان تەڵەبە بووین دەیدە و کەسەدا دەنیشێت جەریدەیەک پێ جەریدەیەک دەخوێنێتەوە لە ئاودەست دانیشتەوە ئەوە حالەتی چی یەقلیشانی قۆڵۆ کۆمی هەیە قەبزە ژانی هەیە خۆی بۆ مەشغول دەکە ئەوە یعنی سوودێکی هەیە مەسەن مۆبایلەکەش لەوانەیە هەتا حدێک سوودیە سوودەکەی چییە حالەتەکەی خۆی لە بیرستەوە